هاوشێوەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە سنووری ئیدارەی گەرمیان خۆپیشاندانێکی جەماوەری بەڕێوە چوو. خۆپیشاندەرانی قەزای کەلار داوایان کرد دەسەڵاتدارانی هەرێم کۆتایی بە سیستەمی پاشەکەوت بهێنن و خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان دابین بکەن. هەڵبەت ئێمە وەکو مامۆسایان و فەرمانبەران لە سنووری گەرمیان ئەمڕۆ گردبوونەوەیەکمان ساز کرد لە بەردەم لەیلا قاسم سەرەتا کۆبوونەوە بۆ بەردەم قایمقامیەت ئەم گردبوونەوەیە داواکاریە لە خوا سەرڕەوەکانی مامۆسایان لەو موچە دزراوانەی کە حکوومەت بە ناوی پاشەکەوتەوە پشتگوێیە خاوە ئەی دزێەوە کەس نازانێ بۆ کوێچێ غەیری خۆیان ئەمانە بوونەتەوە هۆیەوەی کە خەڵک لە ژیان و گوزرانێکی زۆر خراپە بژی و موچەی مامۆسایان کە حەقێکی ڕەوای خۆیانە سەرفی نەکات و بۆیە ئێمە ئێستا لێرە گردبووینەتەوە داوای ئەو مافاناکەین و بەیشەوە یەک دەوام ناکەین تا خوا سەرڕەوەکانمان بەدینەیەت. لێرن پێیان ئەڵێن تکایە وازە کورسەکانتان بێرن کورسەکانتان لە ماوەی 27 ساڵی ڕابردووە بووە بەدبەختی سەری وڵاتی لە قوڕنا خاکتان ئاودی و کرد نەوتان ئاودی و کرد کەرامەتی مرۆڤتان هێڵا لێرە هەموو شتێکتان بە بەدبەختیە برد. داواکەین هەموو ڕۆژە مامۆستایان ئەو مامۆستانەی کەوا لە ماڵۆن نەڕن هۆڵەکانی خوێندن یاکو وەکو ئینسانێکی وەکو مامۆستایەک زۆر عیب بۆ مامۆستایەکی مسەقەفی لە ماڵە دانیش نادی سەر داوای مافەکەی خۆت بکەی خوێندکارەکانە داتن داوای مافەکانی تۆکەن. لە خۆپیشاندانەکەی گەرمیاندا ژمارەیەک لە قوتابیان و کە سوکاری ئەنفالکراوانی تێدا بەشدار بوون و پاڵپشتی خۆیان بۆ مامۆستایان و موچەخۆرانی هەرێم دەربڕی داواکاریش بوون دەسەڵاتی هەرێم بەخۆیدا بچێتەوە و کۆتایی بە ستەمەکانی سەر خەڵک بهێنێت. ئەمڕۆ وەکو مامۆستایان و فەرمانبەرانی کەلار هاتوین گردبوونەوەمان لێرە کرێ بۆ داواکردنی ماف و حەقی خۆمان کەوە 3 ساڵە ئەچەوسێنەوە لەبەر بێموچەی و نەهامەتی خۆزگە هەموو خەڵکو دوکاندار و پێشمەرگە و ئاسایشەکانیش بێنە ڕیزەوە بێن داوای مافی خۆیان بکەن هەموو چاوەڕێی مامۆستانە بێ. من لەبەرەوە هاتووم کە مافی مامۆستاکانم بدەن هیوادارم هەموو مامۆستاکان بێنە سەر شەقامەکان و داوای مافی خۆیان لە حکومەت بکەن. من وەکو کەس و کارێکیان فعال هاتووم پشتگیری لە خۆپیشاندانەکەم لەبەرەوەی بەڕاستی خەڵکیان ڕەزیل و فەزیل کردوم دەسەڵاتە بۆ گەنە بۆیە ئەبێ بە خۆیانە بچنەوە بۆیە ئەبێت هەمومان بینە سەر شەقام بۆ ئەوەی مافەکانی خۆمان وەرگرینەوە و زەرورێتە هەموو هاوڵاتێکی ئەم نیشتیمانە هەشتی نیشتیمانی هەبێ بۆ دیفاعکردن لە نیشتیمانەکەی خۆی. دەست پێکردنەوەی خۆپیشاندان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدایە ماوەی 3 ساڵ لە حکوومەتی هەرێم بە پاساوی کەمی داهات و دابەزینی نرخی نەوت موچەی موچەخۆرانی کەم کردووەتەوە بۆ کەمتر لە نیوە ئەمەش بارگرانیەکی زۆری لەسەر شانیان دروست کردووە و ناتوانن پێداویستیە سەرەتایەکانی ژیانیان دابین بکەن. لەلایەکی ترەوە حکوومەتی هەرێم شکستی هێناوە لە دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان هاوڵاتیان بێکارەبا و بێسوتەمەندین و لە خراپترین دۆخدا ژیانیان بەڕێ دەکەن. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.